ئەو بوومەلەرزەی ڕۆژی دووشەممە باشووری تورکیا و باکووری سووریای گرتەوە. سەرنجی تایبەتی زانایانی بوومەلەرزەزان و جیۆلۆجی لە سەرانسەری جیهاندا ڕاکێشاوە بۆ پێی بەیەکێک لە بەهێزترین بوومەلەرزەکاندا دەندرێت و زیانەکانی جیهانی تووشی شۆک کردووە. گوڕی بوومەلەرزەکە 7.8 پلە بووە لەسەر پێوەری ڕێختەر. دواتر بوومەلەرزەیەکی دیکە ڕوویدا کە گۆڕەکەی 7.6 پلە بووە. هەردووکیان بوونەتە هۆی وێرانکاریەکی گەورە و هەزاران کوژرا و برینداری لێکەوتوتەوە و تا ئێستاش هەزاران کەس لە ژێردار و پەردوودا ماونەتەوە و گیریان خواردووە. پسپۆران ئەم بوومەلەرزەیە بە گەورەترین بوومەلەرزە لە مێژووی ناوچەکە دادەنێن. تەنها دەکرێت بوومەلەرزەکەی ساڵی 1939 ئەرزنجان بە نزیک لێیدا بدرێت. بە بڕوای زانان و شارەزانی جیۆلۆجی لە ماوەی ساڵانی ڕابردوودا جیهان چەندین بوومەلەرزەی بەهێز تیایدا ڕوویداوە، بەڵام کاریگەریان وەکو ئەو بوومەلەرزەیە زۆر گەورە نەبووە. ئەمەش لەبەر ژمارەیەک هۆکار کە گرنگترینیان کاتی بوومەلەرزەکە بووە کە لە نیوەی شەودا بوو، لە کاتژمێر 1 و 17 خولەک بە کاتی گرێنچ و 4 و 17 خولەک بە کاتی ناوخۆی تورکیا کە خەڵکی لە شیرینی خەودا بوون کاتێک دەبینەوە لە ژێردار و پەردووی خانوەکانیان گیریان خواردووە. وها چەقی بوومەلەرزەکە و ئەو شوێنەی گرتوویەتیەوە کە بە درێژایی ئەو هێڵەتا دەگاتە سووریا خاوەنی چڕێکی زۆری دانیشتوانە. هاوکات زیاتر لە ماوەی زیاتر لە 2 سەدەی پێشوودا هیچ بوومەلەرزەیەک ناوچەکەی نەگرتوتەوە کە گەیشت بێتە سەروی 7 پلە. ئەمەش هۆکار بۆ ئەوەی کە دانیشتوان مەترسی بوومەلەرزە زۆر جددی نەبێت لەلایەن و بیناکان بە پێیپێوەری بوومەلەرزە دروست نەکرابێت، بە تایبەت دانیشتوانی سووریا. هۆکارێکی دیکەی کاریگەری بوومەلەرزەکەی پارێزگای مەڕەش خراپی دروستکردنی کوالەتی بیناکانە بە بەراورد بەوەی کە پێویستە بە شێوەیەکی تۆکمە دروست بکرێن. بۆ پێی تورکیا دەکەوێتە سەر هێڵێکی جیهانی بوومەلەرزە، بە تایبەت لە ساڵی 1999 بوومەلەرزەیەک شاری ئیزمیری گرتەوە بە دووری 100 کیلۆمەتر لە باشووری ڕۆژهەڵاتی ئەستەمبوڵ و بۆ هۆی گیان لەدەستدانی 17,000 کەس. دوای بوومەلەرزەکەی ساڵی 1999 حکوومەتی تورکیا ژمارەیەک ڕێکاری دانا بۆ ئەوەی کە خان و باڵەخانەکان مەرجی بەرەنگاری بوومەلەرزەیان تێدا بێت. پێشبینیش دەکرێت قەبارەی ئەو وێرانکاریانەی بوومەلەرزەی ئەم جارە تۆماری کردووە. دەسەڵاتدارانی تورکیا بەدواداچوون بکەنەوە تا بزانن لە جێبەجێکردنی مەرجەکاندا چەند ڕێز لە یاسا گیراوە. بیل مەکوایر زانەی تایبەت بە گەڕکانەکان لە زانکۆی بەریتانیا ئاماژەی بۆوە کردووە زۆرێک لە بیناکان بە شێوەی چین داڕماون. ئەمەش کاتێک ڕوودەدات کە دیوار و زەویەکان بە شێوەیەکی پێویست بە یەکەوە نەبەستراونەتەوە، بە جۆرێک هەر نهۆمێک بە شێوەیەکی ڕاست و ستونی دادەڕمێتە سەرقاتی ژێرەوەی خۆی. ئەمەش هەلێکی کەم دەدات بۆ نیشتەجێبووەکان تا لە ژیاندا بمێنن.